سەرۆکی پەرلەمان خوا یەک پرسیارمێ بە زەحمەت. جەناب وت کە وەزیر بوو بە وەزیر کاندیدەکە ئەنجا ڕوونکردنەوەمانەیە خۆڕای کرد هەر لەوێ نەما. با ئێمە هەنێ پرسیارمان نەکرد ئێمە ڕێزمان گرت لە قسە وەڵامەکەی جەنابێ. تۆ وتێ ئێستا ئەو نەبووە بە وەزیر کاندیدە هاوڵاتیەکی ئاساییە. وتە دوایەوەی کە بوو بە وەزیر وەڵامی پرسیارەکانیاتەوە. ڕای کرد هەر ڕۆی هەر لەوێنە. بەڵێ ڕێزی لێگرمە کاتێ خۆیان ڕێز لە خۆیان گرن. کاتێ ڕێزی لێگرم من پێم وتومە چەندێنەوتە فرۆش وەڵا ڕای کرد. وەڵا ڕای کرد وەزیرەکە ڕای نەکردایە جواب پرسیارەکانی دایەوە. ئەمەژە فرۆشتێ مەڵک و ماڵانەوە ئەدرێ بە دیزەکانی تر. چی؟ وەرە بەرەوە من بەخسەی تۆردانانیشم. کەس فڵتەفڵت نەکە ها. کەس فڵتەفڵت نەکە. کەس فڵتەفڵت نەکە ها. یەک کەس فڵتەفڵت نەکە. یەک کەس فڵتەفڵت نەکە. ئەگەر پیاوی وەرە پێشەوە ئەگەر پیاوی ئەگەر خۆ بە دیار. جوال يا ربي اخلاق